لەواکەین کە هەمیشە کورسات خەمی هونەرمەندانی بوو هەمیشە لەگەڵ خەمەکانیانە بووە لە خۆشی بێت یاخود لە ناخۆشیە بێت لەگەڵیانە بووە هەر لەبەر ئەوە تیمێکی دەزگای میدیایی کوردسات بە ئەرکی خۆی زانیوە کە سەردانی هونەرمەند عەبدوڵڵا حەمە ساڵحی کردووە. دەزگای میدیایی کوردسات وەک هەمیشە کە لە خەمی هونەر و کلتور و ئەدەبدا بووە هەروەها بەردەوام لە تەندروستی و بارودۆخی کەسایەتی و نووسەر و هونەرمەندانی پرسیوە و پاڵپشتی و پشگیری خۆی بۆ دووپات کردوونەتەوە. لە پاش تێکچوونی تەندروستی هونەرمەند عەبدوڵڵا حەمە ساڵح کە بە خاڵە ئەبەی بەرنامە ناسراوە تیمێکی دەزگای میدیایی کوردسات سەردانی هونەرمەندی ناوبراویان کرد و لە تەندروستی و بارودۆخیان پرسی و هیوای زوو چاکبوونەوەیان بۆ خواست. ئەو بینەرە جوانە چێکم بۆ کردوون هێشتا هیچ نییە واتە تاشە لە خزمەتیانام و زۆر سوپاسیان ئەەکەم کە خەمی من ئەخۆن و من هەتا ماوم لە ژیاندا هەناسەکانم بۆ هەن بەنسبەت تەندروستی خۆمەوە لە شاوەڵە زۆر باشم بەرەو باشیشت بۆ نەرێت تەمەنا ئەەکەم ئەوانەی کە لەو بوارە کارەکەن خەیری بوارەکە بزانە کوڕە خەڵکەکە زان نەخۆش دەیشی شەبێزارە پێم ناڵێ بەڵام ئینشەڵڵا ئیژێبێت و هێشینەوە مەیدانەکە هەتا دوا هەناسە من لەو ڕێیا ئیشەکەم خۆم بەختەکەم لە پێناوی خەڵکە. هیوای تەندروستێکی